باز لە سیمینارێکەکەین و با بڵین ئەمڕۆ سیمینارێک لە شاری سلێمانی ساز دەکرێت بۆ دەرچوان یان بۆ فێرخوازانی کۆلیژی پزیشکی. سیمینارەکە لە سەر بنەماکانی کردداری پزیشکی هەروەها ڕێگایەک بۆ دەستنیشانکردن لە پزیشکی حاڵەتە لە نەکاوەکان و زانستی کوێرە ڕژێنەکان. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین و چەند تەوەرێکی دیکە باسەکەین سەبارەت بە قەڵەوی ئەو شتانە بۆیە ئەوەی کە حەزەکە قەڵەو بێت یان ئەوەی کە ئەمە زۆرینەیە قەڵەوە حەزەکات کێشی خۆی دابەزێنێت کێشی زۆر و حەزەکە کێشی خۆی دابەزێنێت بەڵام بە وەرزش و بە کۆمەڵێک خواردن و گیراوە ئەو شتانە ناتوانێت کێشی خۆی دابەزێنێت. بینەری ئەم تەوەرەی پرۆگرامەکە بن گرنگی زۆری هەیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد ساڵەیی پزیشکی نەخۆشی کوێرە ڕژێنەکان و شەکرە و میتاپۆلیزم. سلااوتان لێبێ زۆر سپاس بۆ میوانداریم زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆ دکتۆر با بە سیمینارەکە دەست پێ بکەین. سیمینارەکە ئەمڕۆ ئەنجامەدرێت و مەبەست لە سیمینارەکە و ئەو بابەتانی لە سیمینارەکە لای بەڕێستەوە پێشکەشەکرێت چی دەبێت؟ مەبەستی سەرەکی سیمینارەکە دروستکردنی پزیشکە یاخود یارمەتیدان لە دروستکردنی پزیشکە. ئەوە بۆ شتێکی گرنگە. تێگەیشتنمان لە سیستەمی تەندروستی بۆمان ڕوو نەکاتەوە بۆ گرنگە پزیشک بە ڕێگایەکی دیاریکراو دروست بکرێت. سیستەمی تەندروستی دوو ئامانجی هەیە بە شێوەیەکی گشتی. ئامانجێکی سەرەکی هەیە و ئامانجێکی تەواوکەری هەیە. ئامانجە سەرەکیەکە ئەوەیە ئەسڵەن هیچ تاکێک پێویستی پێ نەبێت بێت ئێمە ببینێ پێویستی پێ نەبێت بگاتە پزیشک نەخۆش نەکەوێت پاراستن ئەوە بڵین ئامانجی سەرەکی سیستەمی تەندروستیە. بەداخەوە لە هیچ جێیەکە قەت ناتوانین 100% ئەو شتە پێکبێنی. لە جێی جیاجیا ئەگەر بەراوردی وڵاتان بکەی ڕێژەکەی جیایە ئەو چەندێک سەرکەوتوین لەو شتەیە. بۆیە پێویستمان بە ئامانجە تەواوکەرەکەی سیستەمی تەندروستیە. ئەویش کە خوانەکە دوور لە گوێدەر یەکێک نەخۆشەکەوێ پێویستی پێ بێت بگاتە پزیشک. پێویستی پێ بێت بگاتە سیستەمی تەندروستی بەشی چارەسەرەکەی. پزیشک ناوچەی بڵین عەفوو پزیشک پارچەی ناوەندی و سەرۆکی تیمی پزیشکیە. ئەگەر پزیشکەکەت باش بێت تیمە پزیشکەکەت کارە ئەبێت و چالاکە بێت و ئیشەکەی بەباشی توانێت ئەنجامدا. ئەگەر پزیشکەکەت ئامادە نەبێت بۆ ئەوەی تیمەکە بەڕێوە ببات سیستەمی تەندروستیت ناتوانێت ئەو خزمەت گوزاریە کە چاوەڕێ کراوە لێی پێشکەشی بکات بەو شێوازەی کە چاوەڕێ کراوە لێی بتوانێت پێشکەشی بکات. زۆر باشە کەواتە دکتۆر با بزانین مەبەست لە دروستکردنی پزیشکێکی چالاک یاخود سیستەمی تەندروستی چی ئەگەر هەر بە نمونەش بۆمان ڕوونکەیتەوە لە دواییدا؟ پزیشکی چالاک ئێستا بۆ چەندها ساڵ لە وڵاتان لە هەموو جێ لە مەڵبەندەکانی بڵین فێرکردنی زانستی پزیشکیە بە زۆرێکی زۆر کلاسیک زانستی پزیشکی فێرەکرا. وڵات جیایە هەر وڵاتێک و سیستەمی خۆی هەیە. چۆن فێرەکرا؟ پزیشک زانستێکی تیۆری زۆر زۆری فێرەکە کە بڵێن فێرخوازە لە زانکۆیە. بەڵام ئەوەی گرنگترە ئەوەیە پزیشکەکە نەک تەنها فێری کەین 100 ناوی نەخۆشی و چارەسەر و دەرمان ئەوم لەبەرکات. پێویستە کات کە لەگەڵ نەخۆشێکا دانیشت بزانێت چۆن زانیاری لێوەرەگرێت بۆ ئەوەی بگاتە ئەو شتێک کە بەڕاستی گرنگە ئەوەیە کە بگاتە دەستنیشانی نەخۆشی. لەبەرەوەی چارەسەرزانین زۆر زۆر ئاسانە تایبەت ئیستا کە ئینتەرنێت هەیە کتاب زۆر بەردەسە. ئەگەر تۆ بزانی نەخۆشیەکە چییە ئەتوانی ئینتەرنێت بکەیەوە لە گوگڵە لە هین بگەیتە یەکێک لە وێبسایتە باوەڕپێکراوەکانی زانستی پزیشکی چارەسەرەکان سیرکەی. دەستنیشانکردن نەزەحمەتە. دەستنیشانکردن بە لەبەرکردنی کتاب نابێ. دەستنیشانکردن پێویستی بەڕاهێنانە. پێویستی پێیە ئەو کەسە فێرکەین کە کەسێک دێت بۆ لای کە کەسێک نەخۆشە دێ کۆمەڵە شتێکی پێ ئەڵێ چی لەو قسانەی بەڕاستی کێشەیەکی تەندروستی ڕاستەقینەن گرنگە لەو لەحزەیەیە لێ وەرگرێت و چارەسەری بکات چی لەو شتانە یان کێشەیەکی تەندروستی ڕاستەقینە نین یان زۆر زەروری نییە لەو دەقەیە و لەو ئانەیە چارەسەر بکرێت. بۆ نمونە کەسێک لەوانەیە بێتە لای پزیشکیان بچێتە نەخۆشخانەیە جەڵتەی دڵی هەبێ. ئێمە جارێ نازانین جەڵتەی دڵیەیە. ئەو دێت چیەڵێ خۆ لە دەرگای دکتۆرەکە نادا بڵێ من جەڵتەی دڵمەیە. دێ ئەڵێ من سنگم دێشێ. لەوانەیە بڵێ لەگەڵی قاچم دێشێ سرم ئەخورێ. ئاها کە دێ کۆمەڵە شتێک دەداتێ پەیوەندیان بەیەکەوە نییە لەلایەنی پزیشکیەوە. ئەگەر پزیشکەکە لە زمانی ئەوەی بڵێن کە فێرخواز بووە شتەکانی هەمووی بەدەرخ لەبەر کردبێ ناتوانێ بزانێ چۆن بگاتە ڕەگی کێشەکە. گرنگترین بەش لە کێشەکەیە چییە؟
تركيز بكاتە سەر ئەو شتێک کە بەڕاستی کێشەیە و لەو لەحزەیە ئەبێت چاکیکە کە لەم حاڵەتەیە ئەکات بڵین بەشی سنگێشەکە کە ئەوەشی زانێ کەسێک دێت سنگی دێشێ لەوانەیە نێزیک 15-20 هۆکاری هەبێ لە زانستی پزیشکیە. زۆربەی پزیشکە باشەکان ئەتوانن بە 5 پرسیار ئەو 15-20 هۆکارە بکەێنە 2 ئەگەر. ئینجا یەک فەحسێک بنێرێت بۆ ئەوەی بزانێ ئەمەیانیان ئەوەیانە. واتە ڕێگاکەی چۆن ئەگات بە دەست نیشانکردنی نەخۆشیەکە ئەوەیە کە پێویستەکە فێرکرێن. ئەوە لایەنێکە ئەوە لایەنی زانستی پزیشکیەکەیە. لایەنەکانی تر لایەنی ئیتیکی پزیشکیە. لایەنێکی تر لایەنی یاسایی پزیشکیە. بۆ نمونە کێشەیەک هەیە کە کێشەیەکی بڵین گەورەیە لە دنیای پزیشکیە لە جیهانی پزیشکیە بە تایبەت لە کوردستان ئەو کێشەیەمان هەیە پاراستنی نهێنی نەخۆش بۆ نمونە. زۆر گرنگە لە پزیشکەکانمان لە کوردستان کێشەیەمان هەیە نهێنی نەخۆش ناپارێزرێ؟ مەبەستەکە ئەوهانیە لە هەموو حاڵەتێکە مەبەستەکە ئەوەیە کە ئەبێ بیکەینە بەشێک لە ڕاهێنانی پزیشکە گەنجەکانمان کە بۆ نمونە نابێت لەگەڵ نەخۆشێکە قسە بکەی لە پێش نەخۆشێکی تر کە ئێمە لە زۆر جێ لە مەڵبەندەکانی بڵین چارەسەر جێ تەندروستیەکانمان بڵین لە عیادەکانە ئەو شتە ڕوو ئەدات شتە ئەبینین هەموو جێیەک و هەموو کەسێک و هەموو پزیشکێکوانیە زۆر پزیشکمان هەیە کە زۆر چالاکن و بەتوانان و خۆیان لەو شتە تێگەیشتون و ناهێڵن ڕوو بدات بەڵام ئەبێ ببێتە بەشێک لە ڕاهێنانی پزیشکەکانمان بۆ ئەوەی زۆر باش لەوە تێ بگەن کە نەخۆش قسەیەکی پێت گوت ئەوە شتێک کە نهێنیە کە لە نێوان تۆ ئەو متمانەی پێت کردووە قسەیەت پێ ئەڵێ نابێت کەسی تر پێی بزانێ. ئیتر هەدەفی سیمینارەکەی ئەمڕۆ ئامانجەکەمان ئەوەیە لایەنە زانستیەکە لایەنە ئیتیکێکە و لایەنی یاسایی پزیشکی فێری بڵین پزیشکە تازە دەرچووەکان و فێرخوازانی پزیشکی بکەین. باشە دکتۆر شێوازی کارکردنی پزیشکان لە دەرەوە چۆنە و جیاوازیان لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە و ستاندارد چۆنە؟ ڕاستیەکەی ئێمە کێشەمان نییە لە کواڵەتی پزیشکەکانمان وەکو پزیشک یعنی من ئەڵێم ئەو شتانیان فێرکەین مەبەستەکە لەوە نییە کە خۆیان هیچی نازانن مەبەستەکە ئەوەیە وەکو بڵین تەواوکاری فێرکردنەکەی کە خۆیان هەیان بووە یان بیانگەێنیت بە ئەو شتێک کە لەوانەیە ئەزمونێک ئێمە لە وڵاتێکی ترەوە فێری بووینە. جیاوازیە گشتیەکە لە سیستەمی تەندروستیە. سیستەمی تەندروستی وا ئەکات پزیشک بتوانێت کارەکەی خۆیان هەموو تیمی پزیشکی بتوان کارەکەی خۆیان بە شێوازێکی باش بەڕێوە ببن یان نەتوانن. ئەو شتەی ئەو جیاوازی گەورەیە کە ئەیبینم من لە سیستەمی تەندروستی جیاوازی سیستەمی تەندروستی کوردستان لەگەڵ سیستەمی تەندروستی لە وڵاتانی ترە نەک لە تاکەکان. پزیشکمان هەیە بۆیە ئەگەر پزیشکێکی ئێمە ببیتە جەیەکی تر ئەبینی زۆر سەرکەوتووە بن لەبەرەوەی تواناکەیان هەیە زانستەکەیان هەیە بەڵام پێویستت بێە سیستەمەکە یارمەتیتدا سیستەمە تەندروستیەکە بۆ ئەوی بتوانی ئەو خزمەتگوزاری لێت چاوەڕێکراوە پێشکەشی بکەین. زۆر باشە ئەو سیستمی تەندروستی کە باسمان کرد با بڵێ من نەخۆشێکم تا چەند ئەتوانم هاوکار بم بۆ دروستکردنی ئەم سیستەمە تەندروستی ئەتوانم بەشێک بم لەو پرۆسەیە؟ نەخۆش ئەتوانێت طبعاً لەبەرەوەی نەخۆش ئەکاتت تاکی بڵین هاوڵاتیە ئەتوانێت ببێتە بەشێک لە دروستکردنی هەر سیستەمێک لە سیستەمەکەمان بەڵام لەوانەیە ئەوە شتێک بێ کە زۆر گەورە بێ ئیستا لە خەڵکی داواکەین وەکو تاک بڕۆن بیکەن. شتی تر هەیە کە نەخۆش ئەتوانێت بیکات بۆ ئەوەی ئەو ئەکسپیرینسی ئەی بێ ئەو ئەزمونەیە بێ لەگەڵ سیستەمی تەندروستیە کە ئەچێتە پێش و کە نەخۆشەکەوێ دوور لە گوێدەر ژیانی خۆی زۆر ئاسانتر بکاتەوە وا بکات زۆر ئاسانتر بێ بۆ پزیشکەکە و تیمە پزیشکەکە یارمەتی بدەن. ئەو کۆمەڵە شتە چییە؟ ئێمە طبعاًەوە بەشێک ئیشێک شتێکە ئەبێ سیستەمی تەندروستی بیکات لە حاڵەت یاساییە بەڵام لەبەرەوەی تا ئەگەینە ئەو حاڵەتە ئینشاءڵڵا لە کاتێکی زووە یعنی پێی دەگەین کۆمەڵە شتێک هەیە نەخۆش توانێت خۆی بیکات. یەکێک لەوانە تەواوی مێژووی تەندروستی خۆی و کەسوکاری بزانێت. پێویستە بزانی لە منداڵی تووشی چ نەخۆشیەک بووی چیت وەرگرت لە عائلەتانە چ نەخۆشیەک باوە چکەوە زۆر تەسیری لەسەر ئەوەی پزیشکەکە کە تۆ پێڵی فلان نیشانە و فلان نیشانەم هەیە بیری بۆچی بچێت لەبەرەوەی مازانین مادەی بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی نەخۆشی ئەوەش وا ئەکات لە ناو عائلەیە هەبێ. شتێکی تر ئەبێ بزانی ئەو دەرمانانەی وەرت گرتووە ئیستەیان پێشتر وەرت گرتوویان حساسیت هەبووە پێی هەمووی چین
خەڵکەڵێ من بەچی ناوی دەرمان لەبەرکەم و حەقی خۆیانە ناوەکان زەحمەتە بۆ پزیشک زەحمەتە ئیستا داوای لەبوو ناکەم لەخوا بە زیاد بێ مۆبایل هەیە هەر دەرمانێک لە جێیەک وەردەگرێت ڕسمێکی ئەگری لای خۆت خەزنیەکەی کە ئەگەیتە لای دکتۆر کاکە من ئەوەم وەرگرتووە زۆر گرنگە فەحس و تەحلیلانەی کە ئەیکەی لە ژیانتە کۆپیەکی لێ هەڵگری بۆ خۆت نمونەیەک دەدەمێ ڕێژەی نۆرماڵی هیمۆگلۆبین لە خوێنە تقریبا 12 بۆ 7.5 لە پیاوە ئەگەر من نەخۆشێک بێت بڵێ من سەرما سوڕێ فەحسی خوێنی بۆ بکەم ببینم هیمۆگلۆبینی 12 لە خواری نۆرمەڵەکەیە لەوانەیە پێم وابێ ئەوە کێشەکە نییە شتێکی ترە بەڵام ئەگەر فەحسێکی پێ بێ پێش مانگە کردبێتی ئەو فەحسە ڕێژەی هیمۆگلۆبینی 7 بوو بێ ئیستا 12 لە ماوەی مانگێکە ئەوە ئاکات لە ماوەی مانگێکا نێزیک 1/3 خوێنی لە دەست داوە ئەوە زۆر جیاوازە لەوەی من نەزانم پێشتر چەند بووە بۆیە گرنگە ئەو شتانە هەرچی فەحسە هەرچی دەرمانە پێشتر وەریگرتووە هەی بێت لەگەڵ خۆی بێ طبعا باشترە بێت ئەگەر سیستەمە تەندروستیەکە بتوانێت بە شێوەیەکی دیجیتال ئەوەمان بۆ خەزن کات و نەخۆشەکە پێویست نەکا خۆی بێنێ بەڵام تا ئەگەینە ئەوە حەلەیەکە کە ئەتوانێت نەخۆش خۆی بیکات شتێکی تر ئەوەیە بێ ئەوەی ئامۆژگاری لە کەسی پسپۆر وەرگێ لە خۆیەوە نە چارەسەر وەرگێت نەبچێ فەحس بکە لەبەرە ئەوەی کە ئەگاتە پێش پزیشک دوایەوەی ئەو شتانەی کردووە و بە حەل نەگەیشتووە وێنەکە ئەشێوێنێت لە زۆر ئالۆستریە کات بۆ پزیشکەکە بۆ خۆشی زەحمەتترە بێ بۆ پزیشکەکە زەحمەتترە بێ کە بتوانێت یارمەتیدا لەوانەیە چارەسەرێکی وەرگرتووە بەنیوە چڵی چاک بووە یان چاک نەبووە یان چارەسەرەکە وای کردو هەندێک نیشانەی تری تیا دروست بێ کە ئەسڵەن نیشانەی نەخۆشیەکە نین زیانی لاوەکەی چارەسەرەکەن کەواتە گرنگە پزیشکەکە دیاری بکات ئەم نەخۆشە پێویستی بە چ پشکنینەکەیە دواتر پشتینەکە ئەنجام بە بەڵێ ئەوە بێت لەسەر ئەستۆی پزیشکەکە بێ ئەو بڕیاردا تۆ چ پشکنینێک پێویست بێ بۆتی بنێرم دکتۆر پێش بەوەی دەستکەین بە تەوەرەکە بەڵێگویەکمان کرد لەسەر قەڵەوی باشە و لا پێشەکی تەوەرەکەی باسمان کرد کە باسی قەڵەوی شەکەین ئێستا کۆمەڵێک ڤیدیۆ هەیە دکتۆر لە سۆشیال میدیا ئەیکەیتەوە لەگەڵ ڕێزمەوە بەڕێزت پزیشکێکەڵێت ئەو شتە بخۆ بۆ قەڵەوی باشە کێشە دابەزێنێ پزیشکێکیتە هەرگەیتە سای ڤیدیۆی دوای ئەوە ئەو پێچەوانەکەی ئەو قساکە ڕێگا زانستیەکە چۆنە من چۆن بزانم کامەیان زانستیە و کامەیان بۆ تەندروستی من باشە قسەکە زۆر تەواوە بەداخەوە لەبەر کۆمەڵە هۆکارێک و کێشەکەش تەنها ئێمە نییە کێشەی هەرێمی کوردستان نییە کێشەی کورد نییە کێشەکە جیهانیە لەبەرەوەی سوشیال میدیا وای کردو ئەو شتە ئاسان بێ هەر کەسێک شتێک بە مێشکیادەیان حەزی لە شتێکە بێت بێ ئەوەی خوێندبێتی بێ ئەوەی بوو بێتە پسپۆر لی بێ ئەوەی خبرەیەکی باشیە بێ ڕاهێنانی کردبێ لە سەری لەوانەیە دەرچێت و قسەی لەسەر بکات قەڵەوی و زەعیف بوون و ئەو شتە یەکێکە لە تەوەرە زۆر گەورەکان لەبەرەوەی خەڵکێکی زۆر ئەناڵێ بەدەستی ئەو کێشانەوە یان پێیان وایە ئەناڵێن بەدەستیەوە ینی کەسەکە خۆی قەڵەو نییە بەس حەزەکات لەبەرەوەی ئیمێجێک دروست بووە ڕسمێک دروست بووە لە مێشکیا ئەوێ بگات پێی وایە قەڵەوە ئیتر یەکێک دێ پێتەڵێ کۆمەڵە شتێک تێکەڵ کە گیا دەرمانە و نازانم ئەوەی گیراوانە سیری تێکە و تۆزی ئەوەی تێکە بیخۆرەوە یەکسەر دابەزێ هیچ بنەمایەکی تەندروستی یان هیچ بنەمایەکی زانستی نییە لە دکتۆر ببوورە قسەکەشت پێ بڕم پزیشکێکی بەڕێز ڤیدیۆیەکە کات ئەڵێ بۆ منە سیر بەس مردوزین و ناکاتەوە لەگەڵ ڕێزم بۆ پزیشکی ئەو زۆرە قسەی ئەکا بەڵام ئەوە بەڕاستی قسەیەکیە هیچ پەیوەندی بە زانستی پزیشکیەوە نییە ئەبێ گومان ئەکرێت لە ئەو پزیشکی ئەو جۆرە قسەیە بکات لەبەرەوەی زۆر باش لە زانستی پزیشکی خۆی بزانە پێشەوەی ئەو قسەیە بکەم حەزەکەم شتێکی تر بڵێم نەبوونی زانیاری باشترە لە زانیاری هەڵە زانیاری هەڵە زیانەگەیەنێ نەبوونی زانیارەکە هیچ نەبێوات لە ئێکا بڕۆی بتەوەی فێربی لە بڵین لە سەرچاوەیەکی باوەڕ پێکراو قسەکە وەرگری کاتە ڕێگا تەندروستیەکە چیە بۆ یەکە کەسێکی قەڵەو بێوێ کێشی دابەزێنێت بەڵێ ئەنجاویستمەوە بڵێم هیچ شتێکی باش لە دنیاە لە ژیانە بە ئاسانی نایێت ناکرێت پێت بڵێم تۆ ئەمە بخۆ عیلاجی سحری وجودی نییە بوونی نییە بۆ هیچ حاڵەتێک نییە من پێت بڵێم ئەوە بخۆوە یان ئەوە وەرگرە وەکو چارەسەر لە ماوەی 2 هەفتەیە زەعیفە بی لە ماوەی 2 هەفتەیە قەڵەوە بی 10 کیلۆ داگری 10 کیلۆ زیادەکەی کە ئەوانە زۆرە بینین ئەو دیعایانە دێتە پێشمان ئەگەر شتێک هەبوو گریمان ئەوەی کرد بزانە 1 ملیۆن
لە سەتا زەرری لێت داوە بۆیە وەها زەعیفتی کردو یان قەڵەوتی کردو بە کاتێکی زۆر کورت ئەو گیراوەیە ئەوەی ئەگەر کاریگەری هەبێت 10 کیلۆ پێداگرێ بە 2 هەفتە ئەوە ئەبێ کارەساتێکی لە ناو جسم تا قەومان دەبێ ئەوە بە هیچ شێوەیەک ئەو کاریگەری هەبوو 10 کیلۆی دابەزانەوە بەڵێ باش ئەوە کەواتە من ئەگەر کێشم زۆر بێت چی بکەم بۆ ئەوەی کە تووشی ئەم گیراوەیە نەبم کە 1 ملیۆنەکەی کە بەڕێزت باسیەکەی زیانم لێ بات پاشان کێشم دابەزێنێت و زیان بە گشتی بە تەندروستیم نەگەیەنێت یان ڕەنگە ڕێگایەکی گونجاو نەبێت ئەسڵەن کێشم دانەبەزێنە بەس خۆمی پێوە خەریب بکەم چی بکەم بۆ ئەوەی کە کێشم دابەزێت ئێمە یەکەم شت قەڵەوی وەکو نەخۆشیە من نادکتۆرەوە بەڵێ نانا ماشەڵڵا گەجێکی زۆر قۆسی قەڵەوی وەکو نەخۆشیە بینی لە زانستی پزیشکیە قەڵەوی ئەوە نیە هەندێک کێشت زیادە ئەگەر یەکە قەڵەو بوو زانستی پزیشکی بە نەخۆشیە بینێت چارەسەری هەر نەخۆشیە کۆمەڵ ڕێگایەک هەیە بۆی هەندێک شتەیە نەخۆشەکە بێبی کە هەندێک شت هەیە ئێمە بۆ یەکەین هەندێک شت هەیە کە ئەبێ لە مجتەماعەکەیە یعنی بڵێن بەگشتی بگۆڕێت گرنگترین شت جگە لەوەی کە کەسی پسپۆر هەڵبژێری بۆ ئەوەی زانیاری لێوەرگری گرنگترین شتەوەیە ئەبێ هەندێک بە سەبر بی لەگەڵ مەوزوعەکە ئێمە کە دەین یەکێک فێرکەین کە ئێوە کێشی داگریان کێشی زیادکە ئەبێ بۆ چوون و تێگەیشتنی لە خواردن و حەزی لە خواردن ئەوەیە بیگۆڕین زۆر هەڵەیە لە زانستی پزیشکیە یەکێک دێت ئێوێ زەعیف بێ بڵێ برنج مەخۆنان مەخۆ نازانم چی مەخۆ ئەوە مەخۆ ئەو شتە بوونی نییە بۆ حاڵەتی زۆر دیاری کراو لەوانەیە خواردنێک بێکجاری قەتعکەین لە یەکێ عادەتەن ئەوەیە چۆن بخوا یعنی چەندێک ئەخوات لە چ کاتێکە ئەخوات ئەو شتانەیە کە ئێمە فێری کەسەکەیەکەین وا ئەکات جیاوازیەکی زۆر گەورە هەبێت لە کێشیە کە بڵێن لە ماوەیەکی 4 مانگە 6 مانگە کێشی دابەزێتە ئەو کێشەی کە حەزەکەین پێ بگات لایەنەکەی تری لایەنی جوڵەیە ئەمە لەوانەیە قسەیە کە خەڵکە لێەوە قەوانشکاوە هەموو دکتۆرەکان ئەڵێن خواردنت ئاگا لێ بێ ئەوت لێ بێ بەڵام جوڵەکەت مەوزوعەکەی چییە؟ ئێمە نامانەوێت کەسێک لاواز بێ بە شکل بەڵام لە ژوورەوە دەمارەکانی و دڵی وێران بن جوڵەکە خۆی لە خۆیە وات لێ ناکە بڕەوزەیەکی زۆر بسووتێنی کەوای وات لێ بکات زۆر کێشت دابەزێ تەنها لە خۆیە بەڵام وات لێ کات جستە تەندروستتر بێ لەبەرەوەی هەموو ئامانجی پزیشکی و سیستەمی تەندروستی و ئەوەیە بۆ درێژترین کات بتوانی بژی بە تەندروستیەکی زۆر تاق دوای ئەوە ئەگەر زانیمان نە گۆڕینی ستایلی خواردنی و چۆن بیرەکاتەوە لە خواردن ئەو کەسە نە حرەکەی نەگۆڕینی بڵێن هەندێک شتی تر لە ژیانیا بۆ نمونە کاتی خەویەتی چۆنیەتی کارکردنیەتی کارەکەی ئەی کات ئەسڵەن ئەو شتانەمان هەمووی دڵنیا بووینەوە کە ئەوانەمان کەڤەر کرد و هێشتا کێشەکە هەیە ئینجا ئەچینە سەر هەندێک لایەنی چارەسەر کە لەوانەیە حەبێ لەوانەیە دەرزی بێ و لە هەندێک کەسیشا پێویست دەکات بە نەشتەرگەری چارەسەریان هیوای تەندروستی بۆ هەمووانە خوازین هیوادارین کە سوشی هیچ کێشە و گرفتێکی تەندروستی نەبێت و زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ زانیاریەکانە لە ڤیدیۆیەکیشا باسی برنج و فاسۆلیاکەی برنج و فاسۆلیاش بیخۆین یان نەیخۆین برنج و فاسۆلیا بخۆین لەبەرەوە یەکێکە لە خۆشیەکانی ژیان وابزانم خوا هەموو خواردنەکانی بەڵام بەڕێژێکی زۆریش نابێت تەندروستانە بخورێت بە تەندروستانە بخورێ بەڵام من خۆم برنج و فاسۆلیا یەکێکە لە ئەزیزترین شتەکان لەسەر دڵم ئیتر باشە کەواتە بخورێت بەڵام بزانێت چەنی لێ ئەخۆی چۆن ئامادەیەکی لەکەی ئەیخۆی 10 شەو 12 خۆی نەک 12 شەو بچی مەنزەڵێک برنج و فاسۆلیا بخۆی ئەگەر کەمکەمەلەی بخۆی ئەتوانی هەفتانە جارێک بیخۆی هیچ کێشت نییە دکتۆر ژیان زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس